ڕێز و سلاوی تایبەتم هەیە بۆ بینەرانی بەرنامەی تەوارەکان. خۆشەویستان، خۆم بە بەختەوەر دەزانم کە لەمە بەدواوە بە درێژەی بەرنامەی تەوارەکان لەگەڵتانم. بە شۆڕشی دزراوی ئێران لە ساڵی 1357 هەتاوی و بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی فەرهەنگێکی نوێ لە چوارچێوەی ویلایەتی فەقیهی هاتە نێو ئەم وڵاتەوە. فەرهەنگێک کە لە تێهەڵکێشی دوو سنەتی بە قسەی خۆیان، ڕەسەنی ئیسلامی و سنەتی میراتی ئاخوندی وەرگیرا بوو، کۆمەڵگای بە دوو لایەنی خودی و ناخودی لەت دەکرد و هەر لە سەرەتای بەدەستەوەگرتنی حکوومەت ژنان لەگەڵ هێرشی مەلا حکوومەتیەکان ڕوبەڕوو بوونەوە و تا ئێستا بە هەموو شێوەیەک ئاخوندەکان بەتایبەت ئاخوندە حکوومەتیەکان بە هەموو جۆرێک هێرشی قیزەوەن دەکەنە سەر ژنان و کەرامەتی ژنان بە هەر چەشنێک کە بیان هەوێت دەیسڕنەوە. لەم پەیوەندیەدا هاوکارانم راپۆرتێکتان پێشکەش دەکەن. لەبەرەوەی کە هیچ کام لە ڕیساڵە ئیسلامیەکان یان تەنانەت مەسەبە ئیسلامیەکان با سوننە و شیعەوە هیچ جۆرە ناوێک لە ویلایەتی فەقێنیە و نەهاتوو ئەم جۆرە لە دەوڵەتداریە تەنیا لە زمانی ئاخوندەکانی کۆماری ئیسلامیەوە بۆ دژایەتی لەگەڵ فەرهەنگی دیموکراسی و بەها ڕەسەن و کۆنەکانی نەتەوەکانی دانیشتووی وڵاتی ئێران بەکارهێنراوە. لێرەدا ژنان هەموو کات کەوتونەتە بەرتەوشمی دواکەوتووی ئاخوندە حکوومەتیەکان لە 36 ساڵی ڕابردوودا. دەکرێت ئەوە بە فەرهەنگی ڕەسەنی ئاخوندی ناو لێ بنێن، فەرهەنگێک کە بە درێژایی تەمەنی خۆی هیچ چەشنە شتێک بێجگە لە دووبەرەکی، دوودەستەیی، جیاوازی خستن و پێشوەخستنی تاقمیان گروپێک بەسەر گروپیان تاقمێکی دیکە بە خەڵات نەهێناوە و لە وتارە ئاخوندیەکان بە تایبەتی ئاخوندە حکوومەتیەکان دەبینین کە نەتەنیا بە هەموو شێوەیەک ژن بە دوژمنی دەسەڵاتی خۆیان دەزانن، بەڵکو بوونی ژن وەک مەترسیەکی ئاسمانی ناو لێ دەبن. از ناحیه زنها وارد شده و کارش آسان می‌گردد. اون وقت شما نگاه کن، آقا با زنش توی مترو، آقا با زنش توی اتوبوس، یه میله کشیدن اینجا، این از این ور اتوبوس، از ته اتوبوس اینجوری میکنه میاد اون ور چی میله دست زنشو میگیره اینجوری کلهشو میذاره رو کله زنه مثلا. مگه اینو ندیدی تا حالا؟ تازه دیدیش؟ آخه ندید بدید. از کجا اومدی تو؟ از شنگولاباد آمدی؟ از منگولاباد آمدی؟ از کجا اومدی تو؟ آخه چه وضعی؟ کی داره میبینه جوانی که اینجا هست دست انداخته گردن خانومش مثلا توی پیاده داره مثلا داره راه میره مثلا از طریق زنها وارد میشه. چیکار؟ شما میدونید دیگه چه کار میکنه. این بدحجابی به این صورتی که هست، چند نفر جون سالم به در میبرن از صبح تا شب که از خونه بیان بیرون تا زمانی که برمیگردن به خونه؟ چند نفر جون سالم به در میبرن؟ یکی از علما بود، بنده خدا داشت صحبت میکرد، یه آدم واردی هم بود، یه حرفی زد خندیدن همه، ولی بعدن که روش فکر کردن دیدن حرف درستی میزنه. آقا اینا با این وضعی که دارن میان مرده ها هم تکون میدن و زنده ها که جای خودش داره. مرده ها هم تو بیسارا بلند میشن میگن یه نگاهی بکنیم ببینیم که جل الخالق و المخلوق، دوباره خدای ما رو برگردون به این دنیا ببینیم چه خبره، چی شده، عجب مخلوقاتی داری تو. وڵاتێک کە خاوەنی کۆنترین فەرهەنگ و شارستانیەتی جیهانە، ئەمڕۆکانە نەتەنیا ڕوبەڕووی ئەزموونێکی گەورەی سیاسی بووە، بەڵکو تەنانەت ڕوبەڕووی چەندین کێشەی ڕاستەقینەی فەرهەنگی بوو و بەرپرسی ئەم برینانە نە فەرهەنگی دەرەکی یان بەوتەی ئاخوندەکان هێرشی فەرهەنگی ڕۆژئاوایە کە خودی کۆماری ئیسلامیە و لێرەدا کە ژیانی مۆدێرن و بەرابەری ژن و پیاو لە کۆمەلگا بە شتێکی نامۆ دەزانن، وا باز دەکەن کە ژن نەتەنیا کەمترینە بەڵکو شەیتانێکە و دەبێت ترسی لێبێت. ئەگەر کەسێک لە ئێوە بە دەرزیەک و بە شوزنێکی تیژ بە ئاسنێکی بە قووەت و بەهێز ئەگەر دای بکوتنە سەریا ئەو ئاسن تیژە دای بکوتنە سەریا هەتا ڕاتە خوارەوە، ئەوە باشترە بۆ ئینسانە لەوەی کە لەگەڵ ئافرەتێکا تۆقە بکە کە حەڵاڵ نییە بۆی.
بەڵام کاتێکش قسەیان لەگەڵاکە دەڵێ دڵمان پاکە سوێن بەخوا دڵت بەس پاک نییە دڵت خائیسە دڵت ڕەش بۆ لە تاوان و لە گوناها ئەوە دڵپاکیە تۆ دەیە هاشتی نامەحرەم دەکەی دەستت لەناو دەستی کەسێکی نامەحرەمایە ئەوە دڵپاکیە گوێ لە گۆرانی و مۆسیقا دەگری لە ئیسلامە گۆرانی و مۆسیقا نییە. سەرچاوەی سەرەکی کێشە کۆمەڵایەتیەکان لە ئێران بێڕێزیکردنە بە ژنان لە شەقامەکان و لەلایەن بەسیجەکان و تەنانەت بڕێ لە خەڵکی ئاسایی سیستمی دەسەڵاتدار و بەهادەستکردەکانی ئەو سیستەمەیە هەر بۆیە کۆمەلگا لەباری فەرهەنگیەوە برینی جددی و تیمار نەکراوی جوبران ناپەزیری بەخۆیەوە بینیوە. ئاخوندەکان ئەم فەرهەنگەیان کردووە بە بنەمای حکوومەتەکان و لەم ڕێگایەوە ڕەنگێکی نوێی دینیان داوەتە ستەم و نادات پەروەریەکەیان. بەم فەرهەنگ و زاراوەگەلە لەوانە کوفر، تەکفیر، قساس، سەنگسار، سوگواری یان ماتەمینی و مردن بووەتە جێگری فەرهەنگی ژیان بەخش و لایەنگەری شایی ژیانی ئاسوودە و ئایدیای بەرابەری کۆمەڵایەتی لە ئێران. بەپێی ئەم فەرهەنگە ئەو کەسانەی کە لایەنگەری بێ ئەملاو ئەولای دەسەڵاتن و گوێڕایەڵی تەواوی وەلی فەقیهن ئەوانە زاهد و داوێن پاک و کەسی چاکەکار بە ئەژماردێن و هەموو پێداویستی و ئاسایشی ژیان لەم دنیاەدا لەبەردەستی ئەوان دەبێت. بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسانەش کە ئەم فەرهەنگیان وەرنەگرتووە یان ڕەخنەگەری ئەم فەرهەنگە بوون و هەن کافر لە دین دەرچوو دژە شۆڕش ناویان لێ دەبن و تەنیا بەشی ئەوان لە ژیان سەنگسار، ماتەمینی و مردن دەبێت. بۆیە لێرەدا کۆنەپەرستی و دواکەوتویی دەسەڵاتدارانی حکوومەتی ئیسلامی لەمەڕ ژنان زەقتر دەبێتەوە یان بە واتایەکی دیکە پێشکەوتویی و یەکسانی خوازی دوژمنی سەرەکی دەسەڵاتدارانی حکوومەتی ئیسلامی ئێرانە و بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵات بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی دەبنەوە و تەنانەت بە ناشرینترین شێوەی زمانی جنێو بەکار دەبن. هەر لەم پەیوەندیەدا وتوێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ بەڕێز ناهید موکری چالاکی بواری مافەکانی ژنان ئەنجامداوە کە سەرنجدانی بۆ ڕادەکێشم. پرسیاری یەکەم لە میوانی بەرنامە ئەوەیە کە توندوتیژی لە ئیسلام لە دژی ژنان لەکوێوە سەرچاوە دەگرێت و بۆ تا ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەم بیرۆکە نەهاتووە و بەردەوام ژنان لەلایەن حکوومەت و کۆمەلگا ئیسلامیەکانەوە ڕوبەڕووی جۆرێک لە توندوتیژی تایبەت دەبنەوە. سڵاو ڕێزم هەیە زۆر سپاس بۆ بانگێشتی بەرنامەیەوە لە من هیوادارم کە بتوانم لە خزمەتاندا بم. لەسەرەوەی کە سەرچاوی توندوتیژی لە ئیسلام لە چۆن سەرچاو دەگرێت دەتوانم بڵێم شاید ئێمە زیاتر لە نزیک 4000 یا شاید زیاتر لە 4000 ساڵ بەپێشتێکە ئاغای مەسعود ئەنساری لە یەکێک لە کتێبەکانیدا باس دەکا ئەمە مێژووی مەکتوبمان هەیە مێژوویەکی کە نووسراوەتەوە واتە 2000 ساڵ پێش میلادی مەسیح و 2000 ساڵ دوای ئەو دەم تاکو ئێستا. بەڵام ئەمە بەپێی هەر ئەو مێژوو نووسراوەی کە تاکو ئێستا دیتومانە هیچ شتێک بە ئەندازەی دین بە ئەندازەی بیرۆکەی دین یا مەزاهب نەیتوانێەوە کە هۆکار بێ بۆ توندوتیژی ئینسانەکان مرۆڤەکان دژ بە یەکترین توندوتیژی بخڵقێنێت هۆکاری کوشتاری جەمعی لەناو خەڵکدا بێت بە سوڕەتی عمومی بێجگەلەوەی کە دژایەتی دەگەڵ ژن بەڕاستی شتێکی لە ئاستێکی یەکجارێک جار بەرفراواندا ئەمە لە تەواوی شێوازەکان لە بیرۆکەکانی دینی دەیبینین لە ئەدیانی ئیبراهیمی و حتا لە مەزاهبی وەکو بودیسم یا شێوازەکانی دیکە لە دین مەسەلەن بۆ نمونە لە بیرۆکەی زەرتوشتی یا ئیزەدی یا تەواوی ئەوانە بۆ نمونەهایەک ئێمە دەتوانین بەباشی لە دژایەتی بەنسبەت ژن ببینینەوە ئەگەر بەنسبەت مرۆڤەکانی دیکەش وجودی نەبێت. دا ئەو مەسئلەی مەزهەب یا مەسئلەی دین بە تایبەت وای کردووە کە نەتەنها دژایەتێک دەگەڵ مرۆڤ هەبێت کە دژایەتێک دەگەڵ بیرکردنەوە هەبێت بیرکردنەوەی ئازاد بۆ نمون بە قەولی دەڵێن ویشک بێ نەتوانێت ئەو جوورەی کە دەتوانێت بیری ئینسانەکان ڕەها بێ یعنی هۆیەک بۆ هۆکارێکی زۆر زۆر جدی بۆ بۆی کە فکر ویشک هەڵێت یعنی ئەمە نەتوانین بەرهەمهێنانی فکرمان هەبێت و یەک لە زەرمەندەکانی کە ئەمە بەڕاستی دیتومانە ئەوە بۆ کە قەیرانی فکر هاتۆ شاید ئەگە
دینەکان بەو سەبکێکی ئەمە دیتومانن بوونیان نەبا ژیانی مرۆڤەکان لەسەر ئێستای ئەو عەرزە ئەسڵ شێوازێکی دیکەی بەخۆیەوە بینی بە. بەڵام کە فەرمووتان لەلایەن حکوومەتی ئیسلامیەکانی و ژنان ڕوبەڕووی زۆرێک لە توندوتیژی دەبنەوە، ئەمە پێم وایە شێوازەکانی توندوتیژی بەنسبەت ژنان بەپێی ئەو دەقانەی کە دینی کاری تێدا دەکا دەتوانێت خۆی بگۆڕێنی خۆگۆڕینەکە چۆنە ئەوەی کە دە زمانی خۆیدا من شاید ڕوونکردنەوەی پێویست دیدەم ئەوەی کە بەس لە دینەکان دەکردرێ بەس لە ئیسلام دەکردرێ مەبەست ئێمە ئەوە نییە کە باس لە ئیسلام دەکەین تایبەت فقط ئیسلام دینێکی خراپە، ئەمە پێمان وایە کە تەواوی ئەو بیرۆکانە هەر لە سەرەتای هاتنیانەوە حەولیان ئەوە بۆ کە ژن بچەوسێنەوە ئەسڵ ژن وەکو بوونەوە حساب نەکەن دەسەڵاتی بەشێک لە پیاو بەسەر بەشێکی دیکە لە کۆمەڵ حتا بەسەر بەشێک لە پیاوانیشدا زاڵ بکەن. بەڵام لەو بینیدا ئەو کەس ئەو کەیفەی کە زیاتر لە هەموو کەس زەرەری کردو ژن بۆ زاکە بەس لە ئیسلام دەکردرێ ئیسلام زۆر تایبەتتر ئەو دەقانە بەنسبەت ژن چڕ بوونەوە بۆ توندوتیژی و حتا بەنسبەت مرۆڤەکانی دیکە چون مەسەلەن بۆ نمونە مەدە ئیسلامدا بەحسی زەکاتمان هەیە بەحسی جەهادمان هەیە کە دەنێو بیرۆکەکانی دیکەی دینی دانیمانە بەو شێوەیە وە بەحسی زەکات کە زەکات داسڵدا دەبێتە پوڵ بۆ شەڕ واتە ئەو بیرۆکەی شەڕ زۆر بە چڕوپڕی دنیای دینی ئیسلامدا هەیە و بۆ نیسبەتش بیرۆکەی دژەژن بوون ئەمە دەتوانین دەنێودەقەکانی قورئاندا ببیننەوە دیارە ئەگەمە دەڵێن توندوتیژەکان بەنسبەت ژن دەتوانێت بگۆڕ بێن مەبەستەوەیە کە بەشێک لە زانایانی بواری دین کە خۆیان پێزانای ئەو بوارەیە و بەشێک لەو کەسانی کە بە ناوی ڕۆشنبیر حەول دەدەن کە دین ئیسلام متعادل بکەنەوە یا ڕووناکبیرانی دینی یا نەو ئەندیشانی دینی ئەوانە حەول دەدەن کە شێوازەکانی ئەو شێوازە کۆنەی دین تەبدیل بکەن ئابدێتی بکەن تازە بکەنەوە بە سەبکێکی دیکە ئەوانە هەموو بۆتە هۆکاری ئەوەی کە ئەمە شێوازگەری زۆر جیاوازمان هەبێ بۆ توندوتیژی بەنسبەت ژنان واتە بەشێک زۆر بە زەقی هەر ئەو شتانێک کە لە نێو قورئاندا باسی هاتووە یا لە نێو حەدیسەکانی محەممەددا باسی هاتووە ئەوانە لەسەر ژن پیادە دەکەن واتە مەسەلەن بۆ نمونە مەهەمانە لە سوورەی نەسادا ببورن حیوان ژن بەراورد دەکردێت لەگەڵ حیوان لەگەڵ فیسایی و لەگەڵ شتایەکی کە بە قەولی دەڵێن ئەسڵەن لە حاڵەتی عادیدا مەحازنین بە حیوانێکشی بڵێن ئەوە لەلایەکی دیکە بەحسەوەی دەکردێت هەر دیسان دۆ سوورەدا کە تۆ ئەگەر ژنەکەت بە هەر هۆکارێک سەرپیچی لە فەرمانەکانی مێردی خۆی بکە دەتوانی زاری ئەوڵ پیاو مەحرومی بکە لە سێک جاری دووەم دەتوانێت حەبسی خانەگی بکە زیندانی خانەگی بکە و جاری سێم بۆی هێلێ بدە شتایەکی دیکە لەو زەمینەدا مەسەڵەن بەس لە فرەژنی بەس لە ئیرسی نابەرابەر یا زۆرها نمونەی زەق لە توندوتیژی سێکسی کە بەنسبەت ژن دەکردرێ بە نەزەری من هەم نوعی سێکسیسمی زۆر توند و هەروەها دەنێو قورئاندا قابلی مشاهدەیە هەم نەرمەکەی هەر یعنی ئەنواعی مختلف ئەوانە کە بەشێک لەو کەسانی کە لە بواری دین خۆیان فشارزایە زۆر ڕاستەوخۆ لەسەر تریبوونەکان ئێلام دەکەن دەڵێن دەکرێت دەگەڵ ژن ئەو جوورە ڕەفتار بکەی بە پێی دەقی قورئان دەکرێت و تەجاوز بە ژنانێک بکەی یا تەعەدا لە ژنانێک بکەی کە لە شەڕدا وەکو کەنیز دەیانگری بەڵام بەشێک لەوانەیە کە حەول دەدەن گۆڕانکاری بەسەردا بێنە شێوازی توندوتیژەکانی خۆیان دەگۆڕن مەسەلەن بۆ نمونەمە لە ئێرانەدا جگەر لە سەبکە توندەکانی کە مەسەلەن هەر ئێستاش بەحسی فرەژنی لە ئێرانە هەیە زەواجی منداڵانی ژێرتەمەن لە ژێرتەمەن 18 ساڵیات منداڵی 9 ساڵ بۆ سەرە لە ئێرانە وجودی هەیە و زۆرها سەبک بەڵام یەک سەبکی دیکەش هاتووەتە ئارا لە توندوتیژی بەنسبەت یعنی توندوتیژی ناڕاستەوخۆ بەنسبەت ژنان کە بۆ نمونە دەڵێ قانونی کار بۆ ژنان دەبێت نەرم ژنان مەسەلەن کاتێک حاملەن دەبێت 4 ساعت کار بکەن یا ساعتی کارێکیان کەمتر بێ یا زیاتر لە ماڵێ بن یعنی بە نوعێکی دیکە وا دەکات کە لەباری ئەکۆنۆمیەوە ژن ئەو لەباری اقتصادیەوە ژن و تەسەلوتێکە دەبێت لە ماڵەدا هەیبێ نەیبێت تازەمە شاید لە پرسیارەکانی دیدا زیاتر بچینەنێ ئەو شێوازانە لە توندوتیژی کە ئەو حکوومەتانە بەپێی سیاسەتی ناوخۆیی وڵاتەکەیان بەپێی سیستمی پەروەردەی ناو وڵاتی خۆیان حەول دەدەن
هم بصورة فيزيكي بصورة عملي هم ناراستو خويا بقولي سويديان دلنسيكيس يا لروي روانشناسي و ناراستو خو كان لسر فكري إنسان كان كأوتون تجانا بنسبة جن پیاده بێت. هەروەها لە میوانی بەرنامە دەپرسین کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای دەسەڵاتیەوە بەردەوام بە چاوێکی دوژمنکارانە چاوی لە بوونی ژنان کردووە. ئەم مەترسیە بۆچی دەگەڕێتەوە؟ لە پرسیاری یەکەمیشدا باسمان لەوەی کرد کە بیرۆکەی دژە ژنبوونی ئەدیان لەگەڵ ژن بەڕاستی فقط ئەوەڵە مەحدودی یەکدینی تایبەت نیە، دووش ئەوەی کە دەنێو ئیسلامدا ئەو مەسئلە زۆر بەزەقی زۆر بەسەریحی دەنێو ئاەتەکانی قورئانەدا هاتووە. ئەوەی کە ئەمە لە حکوومەتی ئێران یا وڵاتانی ئیسلامی دیکە وەکو عەرەبستانی سعودی عێراق یا زۆر وڵاتی دیکە لە منتەقەدا دەبینین بەشێکە لەو شتانێک کە لە دەقەکانی قورئانەدا بوونی هەیە. بەڵام کە بینەوە سەر ناوچەی ئێران بینەوە سەر وڵاتی ئێران ئەمە دەبینین کە ئەو دژایەتە لەگەڵ ژنە لە سەرەتای ئینقلابەوە ڕەنگێکی دی دەگرێت، بەڵام شاید ئەو دژایەتە بگەڕێتەوە بۆ ماوەیەک پێش ئەو کاتەش، واتە ئەمە لە ڕژیمی پەهلەوی یەکدا دەبینین کە وەختێکی ڕەزا شای ئەوەڵ دێتە سەرکار حەول دەدا کە دین لە دەوڵەت زیاد بکاتەوە، ئازادی هەیەکی کە ژنەی بواتەمە دەودەریدا دەماندێت کە لە خاندانی قاجارەکانیشدا حتا ژنان حجابیان هەبوو، بۆرقەیان هەبوو، مەحدودیەت زۆر هەبوو لە کۆمەڵگادا هەروە. بەڵام کە پەهلەوی یەکەم هات حەولیدا هەر چەند شێوازەکە دروستە و چون بەبێەوەی کە بەستەری فەرهەنگی جات بکە حەولیدا کە زۆر ڕاستەخۆ حەملە بکە و کانونەکانی دین کەمێک تەزئیف بکە و ژنان بتوانن ئەرسیان هەبێنە کۆمەڵگەیە. لەو دەمیرامە دژایەتێکی زۆر ڕاستەخۆ لە تەڕەف بنکەکانی دینەوە لە تەڕەف مەلاکانی سەردەمەوە کە حەقی فەتوایان هەبوو یا مجتەهید بوون یا لەگەڵ ڕەزاشا دەبینین بەشێکیش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە هەر وەخت کە ئەتۆ حەول دەدەی پێگەی ژن یا بەقەولی دەڵێن ئاستی ئازادەکان لە کۆمەڵگایە بەری سەرێ وەکوەیە کە تۆ ناڕاستەخۆ یا ڕاستەخۆ حەملە بکەیت بە کانونەکانی قودرەت کە بەدەست مەلاکانە، کە بەدەست ئەو کەسانەیە کە بنکەکانی دینیان بەدەستە. دەمەتیجە وەختێکی ئەمە دەبینین کە ئەو توندوتیژە لە سەرەتای ئینقلاب کە ئینقلابی شۆڕشی گەلانی ئێران دێتە ئارا و ئەو حکوومەتە ئیسلامیت دەسەڵات داوێتە دەسەڵاتی خۆی دەتوانێت بسەپێنێ، لەو کاتەڕا ئەو دژایەتێ بە دژی ژن زۆر دەبێت بە خاترەوەی کە تۆ وەختێکی دەتەوێ پێناسەکانی هێز بۆ خۆت دابین بکەی تەبعەن دەبێ حەول بدەی کە بەشێک لە جامعە پاسیف بکەی، بەشێک لە جامعە منفعل بکەی. خب وەختێکی ئەتۆ کەرەسەیەکت بەدەستە کە نی دینە و نی ئیسلامە و تۆ ئەو هێزات دەدا بە تۆ لە تەڕەف خودایەکی کە هیچ کەسیش نازانە ئایا بوونی هەیەیانەیە، ئەتۆ 50% لەو کۆمەڵگەیە هەر بە سوڕەتی عەلەنی وەلا دەنێ، واتە لەو بینەیدا کە تۆ بنکەکانی هێز بۆ وان قەویتر و چڕوپڕتر دەبێتەوە ئەگەر ژنی تێدا نەبێ، ئەگەر بەشێک لە کۆمەڵگا پاسیو بێ و ئەگەر ئەو کەسانێک حتا لایەنگرەی مافی ئینسانن، لایەنگری مافی مرۆڤن، مەسئلەی ژنیان بەلاوە گرنگە. ئەو کۆمەڵکە ژیانێکە ئەمە لە سەرەتای ئینقلابەوە دیتمان هەتا دواتر هەتا ئەو ئێستا کە بلەخەرە ئەحزابی کوردی خەریکی فعالیەتن، زۆر ئەفرادی مستەقلیا لە ناوخۆیان لە دەرەوەی وڵات خەریکی فعالیەتن، بەشێک لەو مقاومەتە بۆ یەکە پەیوەندێکی زۆر 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 ڕاستەوخۆ هەیە بینی بنکەکانی هێز و کۆمەڵگا و بە تایبەت ژنان کە ئەتۆگەر بتەوێ بنکەکانی هێز ڕابگری بۆ خۆت دەبێ ئەو شۆنانەی دیکەی کۆمەڵگا لاواز بکەی، زەعیف بکەی و لەو کەرەسانێکە لە دەستدای کەڵکی وەرگری کە حکوومەتیش حەولی داوە کەڵکی وەربگرێنەوەی و کەڵکیشی وەرگرتەوە و توانیویشێتی تاکو ئێستا 37 ساڵ حکوومەتی خۆی ڕابگرێ فقط لەو ڕێگەی کە هەموو شۆنەکان بۆ ژن بە تایبەت لە بواری سیستمی پەروەردە حەول بدا کە ئەوەی بە ژن پسەلمێنێ کە ئەتۆ بوونەوەرێکی دەستەدوی و ژن بتوانێ ئەوەی قبول بکە بۆی کە مقاومەت نەکە، چونەتۆ کە ئەو مقاومەتت لە دەستدا وەکوەیە کە زەمانەتێک یان گەڕانتێک ببەخشی بۆ حکوومەتێک کە ئێستا لەسەر دەسەڵاتە.
پرسیارێکی دیکە کە لێرەدا بە پێویستمانزانی ئەمەیەکە ژن لە کۆمەڵگای ئێران لە ماوەی 36 ساڵی ڕابردوودا بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی ئەو جۆرە توندوتیژە تایبەتە بووتەوە کە تەنیا لە ئاخوندە شیعەکانی ئێران دەبینرێت. بە بڕوای ئێوە ژنان تا چەند دەتوانیویانە ڕوبەڕووی ئەو جۆرە توندوتیژە ببنەوە و پاشەکشە بە سیاسەتەکانی حکوومەت بکەن؟ کە باس لە شێوازەکانی توندوتیژی لە ئێراندا دەکردرێ ئەوەی کە 36 ساڵە لە حکوومەتی ئێران لەسەر کۆمەڵگا و بە تایبەت لەسەر ژنانی پیادە دەکا، ئەمن شاید بتوانم بە جورئەتەوەی بڵم کە حکوومەتی ئێران، ڕژیمی ئیسلامی لە ئێران بەهۆی ئەوەی کە سیاسەت مەدارێکی زۆر زۆر موزیانە و منفی تایبەت لەنێو حکوومەتەی دابوونی هەیە، بەهۆی ئەوەی کە سیستمی بە قۆلی دەڵێن بیرۆکەی شیعە معتەقدە بە مەسەلەی تەقیە، بە مەسئلەی تەقیە، واتە درۆکردن لە کاتی پێویست، معتەقدە بە مەسئلەی سیغا کە فرۆشی سێکسە بە سوڕەتی ئاشکرا و ئەلەنی و بەدەیان خاڵی دیکە و بنکەکانی داڕشتنی فکر لە حوزەهای علمیە و تئۆریسیەنەکانی ئەو نظامی کە دەست دەدەنە دەست یەک بە خاطری کە بتوانن زۆر باشتر و سیاسەتمەدارانەتر ژنان بچەوسێنەوە و بتوانن ژنان منفعیل بکەن. شێوازەکانی چەوسانەوەی ژن دەوێدا زۆر زۆر تایبەتە. بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەتۆ بێ محیط یا شوونی کۆمەڵگا بۆ ژن نائەمن بکەی، واتە ئەمە دەبینی کە مەسئلەی تەجاوزی دەستە جەمعی بە ژنان، مەسئلەی تیزا و پێداکردن بە ژنان، واتە ئەسید پاشی بە ژنان و دەیان دیاردەی دیکە کە ژن فڕاندراوە کە ئەمنیەتی کۆمەڵایەتی بۆ ژن کەم کراوەتەوە. ئەوە یەکێک لەو شێوازانەیە کە ناڕاستەوخۆ حکوومەت دیکە بۆی کە ژنان نەتوان لە عەرسە یعنی بنەماڵە پێشگیری ژن بکە، واتە وەکو بڵێ کە خۆ کۆمەڵگا بۆ تۆ نائەمنی پێویست ناکا بڕۆی دەرێ. ئەوەی کە مەسئلەی مەوادی مخدر و ئالودەکردنی ژنان بەو مەسئلەی کە حکوومەت کاری بۆ کردووە، ئەوەی کە مەسئلەی فرۆشی سێکس یا فەحشای ئیسلامی کردوتە مەسئلەیەکی زۆر نۆرم عادی لە نێو لە بنکەی لە ئیمامزادەکانی وەکو ئیمام ڕەزا و شۆنەکە ئەوە دەکرد هەموو بەڕاستی ئاسەواری یەکجار تەخریبی لەسەر دۆخی جەستی فیزیکی ڕەوانی هەم ژنانێکی کە دەرگیری مەسئلەن و هەم ژنانێکی کە لە دەرەوەی ئەو مەسئلەن داناوە. مەسئلەی ئەوەی کە لە تەریق سیستمی پەروەردە حەول دەدەی کە یعنی حکوومەت حەولی داوە کە مقەدەسکردنی جنسی دووەم بۆ ژن ببێتە شتێکی گرنگ، واتە تۆ ڕێز لەوەی بگری کە تۆ جنسی دووی، ئەتۆ شانازی بۆی بکەی کە تۆ دایکیوە، تۆ ڕۆڵی مەسەلەن ئەتۆ ژنی بنەماڵی ژنی ماڵی و تۆ دەبێت کاری ماڵە بکەی. ئەوە دە سیستمی ئامۆزشی ئێرانەدا حتا لە سەطحی زانکۆدا کاری زۆر زۆر ئەساسی بۆ دەکردرێت. شێوازی مختلف زۆرە، بەڵام شتێکی دیکەی کە لەو نظامیدا گرنگە کە بە نەزەری من ژنان دەبێت زۆر زۆر وشیار بن، ئەوەی کە بەشێک لە ژنان کراونە خزمەتکار وە کۆلی سیستمی فکر ئیسلامی شیعە، واتە تۆ بینی کە مەسەلە مە دەبینی کە ژنان لە بە سیزدا بە سوڕەتێکی زۆر زۆر جەمعی دێنی لە سەطحێکی جار گەورەدا ژن مشارەکەتێ دەکا. ئەمە دەبینی کە ژن دەسپای پاسدارandایە، ژنی ئیتلاعاتیمان هەیە، ژن هەیە کە مەسئلەی بە قەولی دەڵێن لەگەڵ گەشتەکان ئێرشاد دێتە دەرێ. ئەوە جودا لەو بەشەی دیکەی کە حەول دەدرێ خزمەتی یعنی ژنان بچێشتن بۆی کە خزمەت بە بیرێکی بکەن کە ئەسڵدا خۆیانی پێ دەچەوسێتەوە و خۆیانی پێ دەبێتە جنسی دووەم. واتە ئەوە یەکێک لەو شێوازانەیە کە تۆ بەشێک لە کۆمەڵگادا عینە حاڵدا کە تۆ دەیچەوسێنێ و بەڵام بینی خزمەتی بیرۆکەکەی خۆشتی پێ بکەی کە من پێم وایە یەک لە مەترسیدارترینی ئەوانە. بەڵام ئایا ژنیان توانیویانە بەرهەڵەستی ئەو مەسئلەی بنەوە؟ ئەمن بە نەزەری من مقاومت هەبووە. مەسەلەن ئەمە دەبینین کە ژنان لە بنکەکانی کە کاری خێر دەکەن لە مەسەلەن ڕێکخراوەهایەک ئەگەر مەسەلەن مەجال هەبێ کە و ڕێکخراوانە کەمێک فعالیەتی هەبێ و ڕێکخراوەی مەریوانمان هەیە زۆر شوێنی کەمان هەبوو. مەسەلەن ئاغای کەبودوەند هەبوو کە کاری مافی مرۆڤی کردو لە کوردستان. حەول و تەقەلا یەکجار زۆرە و من پێم وایە حەول و تەقەلایانی یەک ئەوەی کە نابێ فەقەت بکەوێتە خانی ژن، هەر کەس کە خۆی بە ئینسان دەزانێ و پێی وایە کە مەسئلەی یەکسانی مەسئلەیەکە کە بۆوی گرینگە بوونی هەیە دەبێت بەژنوو بە پیاوەخواندا خزمەت و پرۆسەی دابێنێ. بۆ یەکە من بەحسەوەی دەکەم کە
ئایا ژن توانیویانە مقاومەتە بکەن بۆ ئەو مەسئلەی بۆ من گرنگە کە جۆی نەکەینەوە تەفکیکی نەکەینەوە ئەرکی سەرشانی هەردوو لە جنسی ژن و پیاوە کە حەول بدان نایەکسانی لە کۆمەلگا بنبڕ بکات و ژیانێکی یەکسان بۆ هەردوو لا دابین بێ بۆیەدا لە پێناو ئەو ڕێبازەشدا ژن نابێ بە تاقی تەنێ مەسئولیەتی مقاومەت و بەرخۆدانی پێ بسپێردرێ بەڵکۆ مەسئولیەتە لە سەرشانی هەردوو لایە بۆ من پێم بە نسبەت کارهایە کردراوە بەڵام بەهۆی ئەوەی کە ئینسجامێکی تایبەت نیە بەهۆی ئەوەی کاری گەیشتنەوەی ئەو کارە وردانە بە یەکتر لە ناوخۆی ئێرانە داواتە کاری ئیشتراکی شەڕایەتی یەکجارێک جار سەختە ئەمە ڕنگدانەوەکان نابینین بەڵام لە هەر هۆکارێکی کۆمەڵایەتی کە دێتە پێشی ئەمە دەتوانین ببینین کە ئێترازی بەنسبەت گەورە هەیە مەسەلەی مخالفەت لەگەڵ حیجاب لە سەطحێکی یەکجار گەورەدا ئەمە دەبینین ئەوانە شتێکە کەمەوەکو باسخوردی تەواوی ئەو مەسایل لە مەرفێ کە بەنسبەت ژنان دەکردرێت دەیبینین ژنانی زندانی سیاسی ژنانێکی کە دەوڕگاییدا گیانی خۆیان لەدەستاوە یا هەر ئێستا ئەو زندانی سیاسی ژنانی یا حتا زندانی هایی کۆمەڵایەتی بەشێکی دەگەڕێتەوە سەروەی کە فقط هەرەوە نێ مەسئلە حتمەن سیاسی بێ بەشێک لەو فعالیەتە کۆمەڵایەتیانی کە ژن دەکرێت بە بۆنەی وەیەوە تووشی زیندان و جیران و یا تەزەکر و مەسایلە دەبێت هەموو دەستنەیەک خانەی شتەکان هەن بەڵام ئێستا کە یەک بگرن یەکسو بن متحد بن منسەجم بن ئەمە تا ئەو حەدێ بەڕاستی ئێستا قۆناغ ماوە کە بیبڕین. پرسیاری کۆتایی لە میوانی بەڕێزی بەرنامە لە کوردستانیش دەبینین کە مەلاکان بە شێوەی خۆیان بە دژی ژنان وتار دەدەن و ئەوانیش بە جۆری تایبەتی خۆیان توند و تیژی بە دژی ژنان دەنوێنن. ئایا کۆمەلگای سیاسی کوردستان بەگشتی توانیویەتی ڕوبەڕووی ئەو توند و تیژە بێتەوە یان نا؟ بەداخەوە شتێکە لە ناوخۆی کوردستان دەیبینین واتە بە تایبەت لە کوردستانی هەم باشوور کە حکوومەتێکی کوردی لە ئالادەیە بووە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو شتێکە ئێمە دەیبینین دژایەتێکی یەکجار زەق و بە قەولی دەڵێن بەرچاوە بە دژی ژنان بە دژی تەواوی هەڵسو کەوتە وردو درشتەکانی ژنان کە ئەمە بەڕاستی ڕۆژنێکە لە تریبوونی مزگەوتەکانەوە حەملە بە ژنان نەکردوێ وحەول لەدرێکە پیاوی کۆمەلگا بابوو کڕۆبرا و مێردی تەحریک نەکەن هانیان نەدەن بۆی کە بەرەنگاری ژنەکان بنەوە لە ناوخۆی ماڵێ و بەداخەوەمە تا ڕادەیەکیش ئەو ڕنگدانەوە منفی ئەو کردارانەمان دیتۆ کە لە کۆمەلگا بێتەئسیر نەبوو تەئسیری خۆی هەبوو بەشێک لەو کۆمەلگایەکی دینیە و بەشێک لەو پیاوانش بەداخەوە قازانجێکی منفی لەوەیدا دەبینن پیان وایە قازانجیوان وایە کە دەسەڵاتیان هەبێ لەسەر کۆمەلگا بەڵام بۆچی و شەڕایتە هەیە بۆچی ئەو دۆخە هەیە بە نەزەری من چەند هۆکارێک دەتوانێت تەئسیری هەبێ یەک لەوانەوەی کە بەداخەوە کوردستان بۆتە ناوچەیەکی مەترسیدار چون لەخرە بەهۆی مەسئلەی ناسیۆنالیستی و متالباتی خەڵکی کورد لە ناوچەدا هەم حکوومەتەکانی ناوچەکەیان خۆشەکە کوردستان دۆخێکی ئەمنی لەبارەی ئیستقراری فکری سیاسی کۆمەڵایەتیەوە نەبێ و یەکێک لەو شتانێک ئەوان دەتوان کەڵکی لێوەربگرن بۆی کە ئەو سوباتی کۆمەڵایەتیە لە کۆمەلگای کوردیدا وجودی نەبێەوەی کە مداخلەگەری دینی بکەن ئەمە دەبینین کە لە تورکیا وەکو یەکێک لەو نۆنەرانەی کە مەسئلەی دین ئەهلی تەسەنن بۆی گرنگە یا عەرەبستانی سعودی ئەوانە تەبلیغاتی یەکجار بە قەولی دەڵێن گستەردە لە نێو مەنتەقەدا دەکەن ئێران هەرواتر حکوومەتی ئێرانە بەڕاستی حەول دەدا کە هەم مەسئلەی شیعە پەرە پێ بدا هەم حەول دەدا کە مەسئلەی بەدینبوونی مەنتەقە لە طریق حتا پارە و یارمەتی تەسلیحاتی بە بنکەهایەکی کە بخوان مەسەبی ئەهلی تەسەننی ئیفراتین حتا بەوانە یعنی حەول دەدان ناوچەکەی توش اختشاش بکە و دوو بینیشدا ژن زۆر زیاتر لە هەموو تێکێکی زەرەر دەکات بەڵام یەک هۆکاری دیکەوە بۆ کە بەستەرێکی عەشیرەگەری و بە قەولی دەڵێن ئەو بەستەرە عەشیرەگەرایە وای کردو کە یارمەتی بدرێ بۆی کە مەسئلەی دین بتوانێت خۆی زیاتر بەخسێنێتە ناو کۆمەلگای کوردی و دیسان ژن زەرەری لێ بکە مەسئلەیەکی دیکەوەیە کە بە نەزەری من یەکجار گرنگەوەی کە ئەحزابی کوردی نەیانتوانێت بە ئەرک و ڕۆڵ وەزیفەی خۆیان بە دروستی هەڵبستن بە تایبەت
ئەمە لە باشووری کوردستانەوەی دەبینی مەسەمە بۆ نمونە دەبینین کە دەبینی چەند وزارەتخانەی کوردستاندا وزارەتخانەی ئەوقافمان هەیە کە میلیۆنها پوڵدادنێ بۆ بنکەکانی مەزهەبی وەکو مزگەوتەکان ئەمە دەبینی کە بە 3 شاری گەورە بە قەول دەڵێن لە کوردستانی باشوور زیاتر لە 3 شاری مەکە و مەدینە و شارێکی دیکە عەرەبستانی سعودی مزگەوت لە کوردستاندا بوونی هەیە ئەو هەمووانە نیشان دەهەندێ کە ضعف و کەمبوودی سیاسەتوانانی کە واقعا باوەڕی ڕاستەقینیان بە مەسئلەی یەکسانی جەندەری هەیە بە دنیا کۆمەڵگای کوردیدا و فەزایەکی ئاوەڵە بڕەخسێن بۆ کە مەلاکان بتوانن کەڵکی لێوەربگرن بۆتە هۆکارێک کە بەداخەوە ئەمە ڕێژەیەکی جار زۆرمان هەبێت لە توندوتیژی حتا توندوتیژێکی کە ژن جیانی لە پێناویدا لە دەستدەدا دەبینین ئەو ڕێژانە بەڕاستی چۆتە ئاستێکی زۆر مەترسیدار بە کۆمەڵگای کوردی بۆ نەتەنها ژن بەڕاستی کۆمەڵگای کوردی تووشی قەیران کردووە کۆمەڵگای کوردی حتا لە نێو وڵاتانی دیکە لە زۆر شۆنە تۆ لە وڵاتانی ئەوروپایی کە باز دەکەی پێشوەکە جەریانی کوبانی و مەسئلەی مقاومەت و بەرخۆدانی کوبانی بێتە پێشێ بەڕاستی کورد بە دژە ژن و بە ژن کوش دەناسرا واتێمە وامان کردو کە لە وڵاتە عەرەبیەکانی کە دین بالاخره وەکو بەشێک لە کولتوری کۆمەڵایەتی خۆیان دینی ئیسلام بەشێک لە دینێک کە بۆوان هاتووە حتا ئەو ڕنگدانە و مەرفی دەنێومەدا زیاتر بێت تا دەنێواندا بۆیە ئەو مەترسیانە بەداخەوە هەبوو بەڵام ئەمن پێم وایە کە یەک مەسئلەی دیکەش کە دیسان گرنگی هەیە ئەویش ئەو کەسانن کە بەخۆیان دەڵێن ڕووناکبیر ئەو کەسانن کە ئەرکی نووسین قەڵەمیان بەدەستە شاعرن نووسەرن و دەو حیتانە داخەریکی کارن بەشێک لەوانە جایا ئایا هۆی ترسە بەشێکەوەی کە پێیان وایە کەنا دەکرێت دین تعدیل بکردرێ و بەشێک لەوانە کە ئەحزابی سیاسی خۆشماندا حزوریان هەیە حەولیان داوە کە بە جوورێک ڕوخسارێکی دیکە لە دین دێنە نێو کۆمەڵگا کە ئەو ڕوخسارێکی ڕاستەقینە نییە. دەستخۆشی لە میوانی بەرنامەی ئەمجارەمان دەکەین. کۆماری ئیسلامی بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژەی شوم و ننگینەکانی خۆی لە گۆڕەپانی سیاسەتی فەرهەنگی یەک جۆرە فەرهەنگی سیاسی ئاخوندی تایبەت بەخۆی ساز کردووە کە ئاماژە بە بڕێک لەوانە یارمەتیدەرە بۆ تێگەیشتن لەو بابەتە بۆ وێنە لەشفرۆشی ژنان لە ئیسلامدا حرامە و ڕێگە پێنەدراوە بەڵام ئاخوندەکان ڕێگەیەکیان بە ناوی سیغە بۆ دۆزیوەتەوە و لەم ڕێگایە لەشفرۆشی ژنانیان لە مەکتەبی فەقیهی خۆیان ئازاد و حەڵاڵ کردووە. نمونەیەکی دیکەی دووڕۆیی فەرهەنگی لە مەکتەبی ئاخوندی ڕوبەڕووبوونەوەی ئەوانە لەگەڵ فەرهەنگی ڕێبا و سوخواردن. سوخواردن یان ڕێبا لە ئیسلامدا حرام و ڕێگە پێنەدراوە بەڵام ئاخوندەکان لە ئێران بە گۆڕینی ناوی ڕێبا بە کارمۆزد لە بانگەکانی خودی ئیسلامیەکان ئەو مەسەلەیان داپۆشراوە بەڵام لە ئەسڵدا ئەو بانکانش سەر بە خۆیانن و ڕێبایان حەڵاڵ کردووە. یەکێکی دیکە لەو شتانەی کە ئەوان بە حرام ناوی لێدەبن و خۆیان دەیکەن ئەشکەنجەیە کە بەپێی سەرچاوە ئیسلامیەکان دەبێت لە کۆمەڵگادا حرام بێ بەڵام بەرپرسەکانی کۆماری ئیسلامی بە حیلە شەرعیەکانیان و بە مەشروعیەتی خۆیان بەندکراوانی سیاسی بە تایبەتی بەندکراوانی ژن کە تەنیا بە مەبەستی بەرەنگاری لەگەڵ دەسەڵاتی دواکەوتووی کۆماری ئیسلامی لە بەندیخانەکان دەست بەسەرن تا حەدی مەرگ ئەشکەنجەی نامرۆڤانەیان دەدەن و بە حرامیشی نازانن. بەڵێ بەڕێزان هەر لێرەدا هاتینە کۆتایی یەکێکی دیکە لە ئەڵقە بەرنامەکانی تەوارەکان هیوادارین توانی بێتمان جێگای ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنابێت تا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی دیکە هەر بژین بە شادی و خۆشی و ماڵاوە.